ئەمانە یارمەتیدەری ئینسانە بۆ سەبر، یارمەتیدەرتە بۆ ئەوەی کەوا تۆ گوێڕایەڵی کێ دەکەی؟ کافر و تاوانکاران دەکەی. باشترین هۆکار بۆ یارمەتیدانی ئینسان لەسەر ئەم سەبر و ئارامگریە چییە؟ نوێژ و زیکرە. ئەمی کە لێرە باسەکە باسی نوێژەکە، ئەم زیکر و تەسبیحی کە لێرە باسەکە عولەما فەرموون بەبەسی لە نوێژەکانە. ئەمە لێرە باسی پێنج نوێژەکەمان بۆکە، باسی شۆ نوێژیژەکە. واذكر اسم ربك یادی پەروەردگارت بکەی بەیانی و ئێوارە بوکڕەتەن و ئەسیلە. ئەمە سێ نوێژە، ئەمە بەیانی و ئێوارە، ئەمە سێ نوێژ. بەیانی نیوەڕۆ ئێوارەکە، چونکە لە ئەسیل لە دوای نیوەڕۆی تر نیوەڕۆ ئەسل ئەکوێتە ئەسیلەوە، بوکڕەکەش کوێیە؟ نوێژی بەیانی. ئەمە سێ نوێژان. واذكر اسم ربك بوکڕەتەن و ئەسیلە، لە بەیانی و لە دوای نیوەڕۆی تر تۆ ذکری پەروەردگار بکە، ئەمە سێ نوێژیان. ومن الليل فاسجد له لە شەیشە سوجدەی بۆ بەرە، و دوانیان لەویایە لە شەوکەیە هی مەغریب و ئیکەی هی عیشا، و دوای ئەیژ وەسەبیح لەیلا طەویلە، شەوێکی دوور و درێژیش دانیشە چی بکە؟ نوێژکە بۆ پەروەردگار و تەسبیحە لە یاکانەیە، وەکو زیکرەکە هەر بەبەست پێی چییە؟ نوێژە. عولەماکان هەموو فەرموون کە ئەمە نوێژەکان ئەوەی فەرزەکانی کرد ئەمەی جێبەجێ کردووە، ئەم دوو ئایەتی جێبەجێ کردووە. ئەوەی نوێژە فەرزەکان بکات و ئەگەر توانی وەترەکەشکا و شەو نوێژکایتەوە بەتەواوەتی ئەمەی جێبەجێ کردووە کە پەروەردگار داوای دەکات. ئەمانە یارمەتیدەری ئینسانە بۆ سەبر، یارمەتیدەرتە بۆ ئەوەی کەوا تۆ گوێڕایەڵی کێ دەکەی؟ کافر و تاوانکاران دەکەی.